هۆڵێکی بێدەنگ لە نیویۆرک کۆمەڵێک هونەرمەندی سووریا دەیانەوێت پڕی بکەن لە ڕازی شێعر و ئاواز و کاری هونەری هەوێنی کارەکانیان بە هۆزەکانی شەڕ لە سووریا هێناوێتی دەیانەوێت پیشەی ئاوێتەکردنی زێر و زیوی شام بکەن بە بەری هونەریشدا. راسي التعشيق تشتكي قوتنك عربية لقوتنك سرمياني إسلامي هاتي تعشيق وقتي زير زيف تخنا هاتي نافي تعشيق أو تشتغل الشامي قال لك ينافدار يعني خلقي تشتغل صادق كرن كاري تستادق كرن أف شبهاني شبك وصا قال لك رنگ تيدنه ما خواست منك سرك بكن راستي ما خواست منك هنر آليكاريا هلبست بك هلبست آليكاريا هنري بك موزيك آليكاريا هر دوا بك عن بحرين نتحدث عن الله والأشجار عن المراحل المعقدة ئەم کۆمەڵە هونەرمەندە کە لە نەتەوەی جیاواز و مەزهەبی جیاواز پێکاتون یەک خەم کۆی کردوونەتەوە دەیانێ بەم کارەیان وەڵامی ئەو وتانە بدەنەوە کە دەرهەق بە خەڵکی پەنابەر دەکرێت بە تایبەتی لە سووریا کە خەڵکەکەی بەلێشاو وڵاتەکەیان جێدەهێڵن دەیانەوێت بڵێن کۆچبەرەکانیش پڕن لە شعر و داهێنان. في حالة عالمية تجاه المنطقة تجاه الشرق الأوسط. الشرق الأوسط ڕواینێکی جیهانی هەیە لەسەر خۆرهەڵاتی ناوەڕاز خۆرهەڵاتی ناوەڕاز ناوچەیەکە پڕە لە پرسیار و ناڕوونی پڕە لە ئاژا و پشێوی پڕە لە سیاست و کوشتن و بڕین ئێمە ئەمڕۆ لە دەوری یەک بیرۆکە کۆبووینەتەوە ئێمە خەڵکی سیڤیل و سووریایین ئێمەکو هەموو مرۆڤایەتی مرۆڤین و لەسەر ئەم زەویە دەژین جیاوازی نییە لە نێوانە و ئاوەی لە شام یان لە تۆکیۆ یان لە ئەمریکا دەیخۆیتەوە ئێمەش مرۆڤین لأنه منذ زمن بعيد لا يمشي على طريق. يعني إنه نحن كمان جزء من هذا المجتمع يعني ئێمە بەشێکن لەو کۆمەلگایە کە ڕۆژانە ناوبانگی دەشێمەنجێت ببینە بەداخەوە وڵاتی وەک ئەفغانستان دەوڵەتێکە کە لە پۆرێکی مۆسیقی و ڕۆشنبیری تێدایە بەڵام کە ئێستاکە لێدەڕوانی ئەفغانستان بریتی لە تالیبان و تۆندراوی ئاینی بۆ سووریاش هەمان شێوەیە. لە سووریا ڕۆژانە خێزانەکان پەرتەوازە دەبن و لێک دەکرێن هەموو چیرۆکەکان لە شعرەکاندا بوون ئامادەبوانیش لەو هۆڵەدا بە دیار خەمەکانی خۆیانەوە خەیاڵ دەیبردنەوە. أمك التي لم تعترف يوما بشعرك ستموت قبيل عامك 34. أنا ما بس شو اسمه وليدة حرب وليدة من بەتەنها لەدایکبووی زەمەنی شەڕنیم لەدایکبووی خەم و پەژارە و خوێنڕشتن لەگەڵ ئەو هەموو چیرۆکە خەمناکانە منیش مرۆڤێکم هەرچەندە زەحمەتە بتوانیت خۆت لەو ڕابردووە داببڕیت. لە هەموو جەیەکی تاراوگەنشین شوێنێک دروزە بێت سەرڕای کۆکردنەوەی ڕەوەندەکە لە دەوری خۆی دەشیانەوێ شوێنێک بن بۆ ناساندن و مانەوەی کولتورەکەیان وەک خۆی ناوەندی ئەلوانیش لە نیویۆرک هەروای کردووە. نعرف على التراث يلي بده يحتفظ في عنده بيئة. کەلتورەکەمان دەناسیێنین ئەوەی دەیەوێ خۆی بپارێزیێت ژنگەیەکی هەیە کە تیایدا دەژی عەربی زۆر لە ناو جەرجیاکانی ئەمریکادا دەژین هەست دەکەن ئەو خۆپارێزیە لەگەڵیاندا گەورە بووە بەڵام بۆ ئێمە نەک کەلتور و ڕۆشنبیریمان دەپارێزین بەڵکو دایان ناسیێنین بەو کەسانەی کە هیچی لەبارەیەوە نازانن. شعر و هونەری شێوەکار و میوزیک بۆ چەند کاتژمێرێک ئاوێتەی یەکتر بوون لای ئامادەبوانیش ئێوارەیەکی جیاواز تێپەڕی ڕەنگە بۆ سبەینێ بە شێوەیەکی دی ژیان بەردەوام بکەن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا نیویۆرک.